تۆپخانەکان و فڕۆکە تورکیا لە ئێوارەی دوێنەوە بە چڕی بۆردومانی گوندەکانی ناوچەی برادۆست لە ناحیەی سیدەکان دەکەن و سوپای تورکیاش لە بەزاندنی خاچی هەرێمی کوردستان لە پێشڕەویدایە و 20 کیلۆمەتر خاچی هەرێمی کوردستانی بەزاندووە. دوێنێ کاژێ 6 و 10 خولەک لەلایەن تۆپخانەکانی تورکیا ناوچەکانی سنووری هەرێمی کوردستان ناحیەی سیدەکانەوە بە چڕی بۆردومان کرا تا کاژێ 9 شەو لە دوای 9 شەوە لەلایەن فڕۆکەکانی تورکیاوە زۆر بە چڕیتر بۆردومان دەستی پێ کرد و خەڵکی ئێمە وای لە چەند گوندێک 6 گوند ماڵەکانی خۆیان جێهێشت بۆ سەلامەتی خۆیان لە ئێستاژە خەڵکەکە گەڕاوەتەوە ناوچەکانی خۆیان تەنها گوندی خەلیفان و هەروە گوندی لێرکانەوە نەبێت بەهۆی نزیکی جەیشی تورکی لەم ناوچەیە لە کاژێر 12 شەوی ڕابردوش لەلایەن فڕۆکەکانی تورکیا و لەلایەن ئەلیکۆپتەرەکانیان بەشێک لە جەیشی تورکی داخلی سەر چیادێل بوو لە ئێستاژە دەتوانین بە نزیکەی 19 بۆ 20 کیلۆمەتر داخلی سنووری هەرێمی کوردستان بووە لە ناحیەی سیدەکانەوە. بەهۆی بردومانەکانی شەوی ڕابردووەوە دوو هاوڵاتی بریندار بوون کەوا یەکێکیان کچێک بوو لە ترسی تۆبارانەکانی تورکیا لە شوێنێکی بەرزەوە خۆی فرێداوەتە خوارەوە و سەرئەنجام بە سەختی بریندار بوو. هاوکات لە ئەنجامی بردومانەکان دانیشتوانی زیاتر لە 6 گوند ئاوارە بوون کە زیاتر لە 120 خێزان دەبن و ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە. تا ئێستاش حکوومەتی هەرێم هیچ هاوکاری و بەهاناوەچوونێکی نەبووە بۆ ئەو ئاوارانە. چەندی دنیاکە ئێهرام بوو ئەمە ڕحەت و تەنە لە خۆخەریکی ماڵماڵاتەی خۆبوون ها هەندین دیتە تۆزێ بزر بوون ساچمە پەسەمە داهاتن لە چای لە پشتا گوندیوێ ڕاوێڕا لێدایە چ پەکشین نەدیتینە چشتە نامە نەبوونە بەخوای ئەو هەموو لە بەماندی بوونەوە هیچم نەخوادێ دوێنێ نێورانەیە چاڵە ئەولای دەناسیارە بەحەرە و سەرما و ئیسراحەتم نەبووە و ترس و خەم و ها برا و خەرکە خەلیفان و گوڕەشا و لێلکان و ئەو جانە هەموو ئەوە ئاوارە بووە هەموو ئاوارە بێ لە شەوێدی سعات 7 تا ئێستا خەرکەکە نەگەڕایت و سەگوند و شتێ خۆ لە بە مەترسێتیارە و هەلاو بەزمەوە هەموو ئاوارە بووە ئەوە چادێڵەوەی هەمووی گرتووە ئەو گەریە هەموو گرتووە و شاپان و ئەو جیانە و گەروە هەموو گیرایە. بەپێی زانیاریەکان تورکیا لەو ناوچەیە 17 خەندەقی لێداوە و 14 بنکەی چاودێری وردی دروست کردووە و بنکەیەکی بەهێزی سەرپەرشتی داناوە و لە دروستکردنی بنکە و بارەگای سەربازی نوێ بەردەوامە. بردومانەکانی تورکیا لە ناحیەی سیدەکان لە کاتێکدایە کەوا بارەگای پاسەوانانی سنوور چەند سەد مەترێک لەو شوێنانە دوورە کەوا تورکیا بردومان و تۆپبارانی دەکات و تاوەکو ئێستاش حکوومەتەکانی عێراق و هەرێمی کوردستان هیچ هەڵوێستێکی فەرمیان نەبووە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.